بەڕێزان هاوڕێیانی خۆشەویست بینەران بیسەران حەزم کردم شەویش لە بابەتێکی تری گرنگ بە ناوچەکە هەندێک شت لەسەر ئەوە بڵێم کە لەژێر ئەو ناونیشانەیە کە لە غەزە 7,000 ئەوەندە کەس لە خەڵکی غەزە کە لە 192 موسڵمانە لەسەر دەستی ئاهینێکی تر کە ئیسرائیل و یەهودا کوژراون جگەل لە زیاتر لە 200,000 کەس بریندار و 1,5 ملیۆن کەس زەرەری پێگەیشتۆ ئاوارەیە. ئەمە لە کاتێکا دەستی پێکرد کە ڕژێمی ئەسەد هەبوو کە حیزب الله لە لوبنانە هەبوو کە حەماس خۆشی دوای ئەوەی کە ئەو چالاکی کرد بەرامبەر بە ئیسرائیل و ئەو گۆبەنگی هێنایە کایەوە خۆشیان لە هێزا بوون هەبوو لە کاتێکا بوو کە حوسیەکانیش لە یەمەن لە هێزیشی باشا بوون لە کاتێکا بوو کە لە سووریاوە نەک فیشەک موشەکی ژەڕۆژ بۆ ئیسرائیل. ڕاستە ڕژێمی ئەسەدی ڕووخاو ڕژێمێکی فاشیزم بوو، دیکتاتۆر بوو، هاوشێوەی سەدام بە دوژمنی کوردیش بوو. بەڵام لەو کاتەوە کە ئەسەد نەماوە حکوومەتێکی تیرۆریستی پاژماوەی داعش هاتووە و هاوپەیمانی تورکیایە و جێبەجەکاری سیاسەتی ئەمریکا و فەرمانی سەربازی ئەمریکایە لە ناوچەکە لەبری ئەوەی سووریایەکی دیموکرات وەک خۆی ئەوەی کە خۆیان باسیەکەن دا بمەزرێنن لەبری ئەوەی کە لە دوای لە ناوبردنی ڕژێمێکی فاشی ئاوێ بکەن بە دڵی هەموو ئەو پێک هاتە و نەتەوانەی کە لە ناو سووریا ئاژین هاتن بەرەنگاری میلەتی کورد دەبنەوە، ئەو کوردەی کە دەمێکە ئەیان پارێزێ لە مەترسیەکانی داعش و تیرۆریستان. عەرەب بە 23 وڵاتەوە چاوەڕێ ئەوە ئەکەن کە بزانن لە سووریا چی ڕوئەدا. تەنانەت ئەوەی کرا بەرامبەر بە عەلەویەکان خێراس لە کوتیان کرد، ئەوەی لە کرا لە سوێدا بەرامبەر دروزەکان سەرکوت کرا چونکە دروزەکان بە جددی ئیسرائیل پاڵپشتی کردن. بەڵام هەموو بەزمەکە لەسەری کورداشکایەوە. ئێستا عەرەب بەعام وڵاتان وەکو نەتەوەش وەکو ئاینیش کە ئەسەر بە ئاینی ئیسلامن لە دوای ئەوەی لە غەزە 71,000 زیاتر خەڵکیان لێ کوژراوە، ئەوەش حاڵیانەکە ئێستا هەیە لەژێر ناوی سوپای عەرەبی سووریایە، لەژێر وتنەوەی وشەی ئەڵڵاهو ئەکبەرە هێرشەکەنە سەر ناوچە کوردیەکان و خەڵکی بێگوناح ئەکوژن بەبێ ئەوەی ئەو خەڵکەی ئەمان هێرشی بۆکەن شتێکی وتبێ زیان بگەێنێ بە سووریا یاخود ئەو وەحدەیەی ئەوان پێی ئەڵێن ئەی پارێزین، ئەو وەحدەیەی کە ترامپ ئەمڕۆ پیرۆزبایی لە شەرع کرد. سپاست دەکەم بۆ یەکخستنەوەی خاکی سووریا. لەولاشەوە پوتین لە چاوپێکەوتنا لەگەڵی هەمان شێوەوتی من خۆشحاڵم بە و چارەسەری گرتە بەر بۆ یەکخستنەوەی خاکی سووریا. ئەمەش ئەو تۆڵەی کردەوە کە چەندین ساڵە زیاتر لە 10 ساڵە کورد هاوپەیمانی ئەمریکایە. ئەمەش بەدڵی پۆتین نەبوو. ئێستا لەو خەڵکە لەو هێرشە موسڵمانە ئەپرسم من بە چ پاشەڵێکەوە هاتوون پشتیان کردوتە غەزە و ڕویان کردوتە کۆبانی و حەسەکە و قامیشلۆ.
ئەزانن ئێوە ئاوڕێک بدەنەوە لە چ جوگرافیایەکا وەستاون. ئێوە ئێستا پشتان لە غەزە و ئیسرائیلە، ڕووتان لەو نەتەوەیە کە وەکو ئێوە موسڵمانە، لەو نەتەوەیە کە زەمانێک ئێوەی ڕزگا کردووە لە دەست چەوسانەوە و ستەم و ئەو هێرشکاریە کە بە ناوی ئاینەوە کراوەتە سەرتان. ئێستا ئێوەی لەژێر ناوی ئەڵڵاهو ئەکبەرە هێرشەکەن و دێن بەرەو داژیکردنی خاکی کوردان و ئازاردانی هاوڵاتیان و کەسانی مەدەنی و ژن و پیا و مناڵ پیر و پەککەوتە. ئێوە پشتان لە ئیسرائیلە، ئێستا پشتان لە جوولەکەیە. جوابی ئەوەمان بدەنەوە، چی وای لێکردن پشتکەنە جوولەکە و ڕووبکەنە ئەوەی کە پێ ئەوتیە. ئەزانی ئێوە ڕۆکەنە ئەو شار و شارۆچکە و گوندانی وێرانیەکان پڕێتی لە مزگەوت. ئەزانی لەو کاتانەی ئێوە بردومان ئەکەن دەنگی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە مزگەوتەکانەوە، ئەوە ئەو شوێنانەیە کە کوردەکان سەرپەرشتیەکەن. کورد بەڕێوەبەری خۆسەری ئەم شار و شارۆچکە و گوندانەیە کە پڕێتی لە مزگەوت کە لەژێر دەسەڵاتی ئەوانە ئەڵڵاهو ئەکبەرە وترێ لە کاتی نوێژەکانە. بەڵام ئێوە پشتان کردوتە ئەوەی کە بە دوژمنتان دانا، بە بیانووی ئەوەی هاتن ئێوە وتتان ئێمە یاسای شەریعەتی ئیسلامی ئەسەپێنین، بەڵام بە هاوکاری ئیسرائیل. ئێوە سەرەتا دەرکەوت لە بەرنامەیەکی تریشا من باس کردوە، چەندینی کەش باسی یەکەمەوە. ئێوە کە سەرۆکەکەتان ناوی جۆلانیە، هاوکار و هاوتای ئەبوو بەکر بەغدادی یەکێ لە هەرە کادرە باشەکانی بکوژەکانی داعش، ئێستا جێی متمانەی ئەمریکا و ئیسرائیلە. ئێوە خۆتان پابندن بە ئەمریکا و ئیسرائیلەوە، بەڵام دێن لێرە و لەوێ هەندێک جار تۆمەتباری کورد ئەکەن بەوەی کە بۆ ئیسرائیل کارەکە. دوێنێ یەکێ لە وەزیرەکانتان نەخێر بەڕێوەبەری ئاسایشی سوێدا ئەڵێ ئیسرائیل ئێوێ حرەکەی بخاتە ناو دروستەکانەوە بۆ تێکدانی ئاسایشی ئێمە. ئەمە هەمووی سیناریۆیە. ئێوە خۆتان پیاوی ئیسرائیلن، پیاوی تورکیان. تورکیا سەفارەتی ئیسرائیل هەیە لە تورکیا. ئیسرائیل و تورکیا هاوڕایەکن، چەندین جار مانوڕی سەربازیەکەن لە دەریای سپیناوە ڕاستە، بەڵام خۆشیان بە ئیخوانی ئەزانن، چکە لەژێ ئەو پەردەیە هاتوان بمێنەوە. دەیان و سەدان مزگەوتی گەورە و دێرین و کۆن لە ئەنقەرە و ئەستەمبوڵ هەیە، بەڵام هاوڕێی ئیسرائیلن. سەرپەرشتیاری ئەەکەن یاخود ڕۆڵی باشیان هەیە لە ئەنجومەنی زانایانی ئاینی ئیسلامیە، بەڵام هاوڕێی ئیسرائیلن. ناژێن بیخەنە ڕوو، چونکە کاریان بە ئیسرائیلە. ئەمڕۆ لە ڕێگەی ئیسرائیلەوە کورد لە ناوە، خۆشیان پیاوی ئیسرائیلن، بە کرێگرتەی ئیسرائیلن. گوناحە بڵین پیاوی ئیسرائیلن، بە کرێگرتەی ئیسرائیلن. بە عەرەبی پیاڵن مرتەزەقە، بە کورد پیاڵن جاش. جا ئەمانی کە ئێستا ڕووبەڕووی کورد ئەبنەوە خۆزگە بچووبانایە، تەمەشای و کەناڵانە بکەن ڕۆژانە بزانن ئەو خۆشکوبرایانی ئەوان خۆشکوبرای ئاینیان کە زۆریشان خزمیانن، چونکە سووریا و فەڵەستین سنووریان هەیە و بەیەکەوە. زۆرێک لە ئاین لە غەزا ئێستا لەناو ئەبرێن، یاخود لەژێر ئازاران کە سوکارەکانیان لە سووریا ئێستا لە حکومڕانیان. بچن لایەک لەوان بکەنەوە، داخی غەزە بە ئێمە مەڕێژن، داخی دیزە بە گۆزە مەڕێژن، یان بەوان ناوێرن هاتون یخێ ئەمە ئەگرن، چکە خۆشتان نەزانن نەتەوەیەکی وەکو کورد کەسی نییە، نەتەوەیەکی وڵاتێکی سەردەست دۆستی نییە. ئەها بە بەرچاوتانەوە ڕووسیا چی ئەڵێ و ترامپیش چی ئەڵێ؟ وەکوتم ڕووسیا ئەڵێ ئافرین، ترامپیش ئەڵێ ڕازیم لەو گۆڕانکاریانێکی ئێستا هەیە. ئەیتر زل هێز چێ؟ ئەو ئیسرائیلیشە بۆ هەموو تۆمەتەی خستانە پاڵ کورد کە دۆستی ئیسرائیلە بۆتان دەرکەوت بە بەرچاوی ئیسرائیلەوە چاوپۆشیەکەن لە سوێدا
دێن لە قامیشلۆ و کۆبانی ئەدەن ئافرین بۆ موسڵمانەتێکە هەتانە زوو خۆتان دەرەخەن چ مرۆڤێکن چ کەسانێکن لەژێر پەردەی ئاین و ئەڵڵاه ئەکبەرا چ حەیەیەکی ئاینی ئیسلامیشەکە چ ئابڕوچوونێکە بۆ ئیسلام کە ئێوە لەژێر ئەو پەردەیە خەڵکە کوشە ئەوە کاتێک بوو کە زمانی هاتنی ئیسلام کۆمەڵگەکان جیاواز بوون یان کافر بوون یان بڕواهێنەر بوون ئێستا ئێوە ئەڵێن ئەڵڵاه ئەکبەر و پیشەکەنێن بە ئەو کەسانەوە کە هەمیان ناوەکانیشان هەڵگری ناوی ئیسلامیە باوەڕی ئاینیشیان ئیسلامیە بەڵام کوردن و کوردایەتیشیان و کوردبوونیشان پێش ئاینی ئیسلام قبوڵە و پێشی شێخە بە کوردی لەدایک بوون بە کوردیش ئەمر بەڵام هەڵگری بیر و باوەڕی ئیسلامن وەکو ئاین بەداخەوە بۆ ئێوە پێویستە هەمووان لێتان پێبگا کە چ ماڵێکن ئێوە تیرۆریستن دژی ئاینن دژی مرۆڤایەتین بەکاریشتانە هێنن بۆ لێدانی کورد ئەوەی پێشوش کە ڕووی داوە لە جیهانە ڕووداوەکان بە تایبەتی لەم هەرێمی کوردستانەیە لەبیرتان نەچێ لە ناو شاری سلێمانی چۆن تۆمەتبارەکان لە نوهەمی سێم و چوارەمەوە فڕێدرانە خوارەوە لە ئەمنە سوورەکە کە ئێستا بۆتە مۆزەخانە ڕۆژگارێک دێ هەمووتان ئاواتان لێ دێ سافتە ئەبن لەسەر یەک سافتە ئەبن لەسەر یەک تێبگەن چارەنووسان دیارە سواس